من وەکو کچە پێشمەرگەک و هەروەها وەک فەرمانبەر لە بەرەبەرەتی شەهیدانی سۆران هەڵەستان بە سازکردنی مۆزەخانەی یادەوەریەکانی شەهیدان لەبەرەوەی کە لە دەستپێکی شاری داش ئێمە وەکو لەجنەی بەسەرکردنەوەی ماڵی کەسوکاری شەهیدان فرمسکدا کە شەهیدانەوە منداڵە چاوگەشەکانم دیت لەو کات بوو کە بەریارمدا بکردنەوەی مۆزەخانەک وەک وەفاک بۆ خوێنی پاکی شەهیدانەوە ئەو کات کە ئەشیان دینا زۆر خەمی بوو یعنی بۆ من زۆر نەخۆش بوو بۆ وانی زۆر نەخۆش بوو بەڵام خۆشحاڵیش بوون کە جیەک هەیە یعنی بەزر نابێت ئەشیاکانیشۆ بە یادەگاری حتاش دەمێنێت. ما خوشحاڵی کە کەلوپەلەکانی شەهیدەکان لە شوێنێکی وەک ئێرە دابنرێت و بۆی وەک یادگاریەک بمێنێتەوە لای هەموو کەسێک ئەو کەسانش کە دەیبینن لەوانەیە هەندێک کەسە بێت پێ خۆشحاڵ بێت و دەستخۆشیان لێ دەکەم کە ئەو کاریان کردووە. من وەک شەهیدێک سەربەرزم بە شەهید بوون باوکم چکە دەزانم لە بەهەشتە و شوێنی خۆشە بۆیە نامەوێت بۆی بگرم دەستخۆشیان لێ دەکەم ئەو کاریان کردووە. هوا خوین بخشین امرابی ماه رمضانه هر دست پیک و شب اولی رمضانه که تا دو ماهی که شب رمضانه مرام به هوای ممکن نخوینه بوان کس بو نخوش المجهد نخوش الثلاثی مهر وکین و نخوش دیابت محتاج نشتر گریبن عند به هوای دان چون خلق یک مجزوره های نشد پروژه بيت خینه تبرعیان جی مجال نینه آن جی بر مسئله روجی احتمال قوات جسمی تحمل ناکت آن دجی واسه زرد کن کودی روجایی کبید جاب جارم و با چند سال اگر بکن پیل دانی دا وک هاری کاری با خلقی دبل ویره خوین بخشن. جوان سالا 1998 چه بو و نها کم جوان ام کورسا کردی وکرنه و ام جبو دیلان کردی فولکلورا کردی وکرنه جبو زاروک و جبو گنج و ام هر یکشم کم دبن و به هفره دچن کورسا و ام صحبت کن. کم جوان آنها کردیام پیشوریه مهین کردیا خوشبین نکریه اف 16 سال از لسویدم مهین جی کردیا خوشبین نکری وک رجع اول خوش کردیامه و اف جی قرصه کم جوان ای کردی هی ای فولکلوره هی قش رید دنگو ام دخوازنم کردرا خو بعلمن